گەڕی چوارەمی کۆبوونەوەکانی لیژنەی نووسینەوەی دەستوری سووریا لە ژنێفی پایتەختی سویسرا و بەسەر پەرشتی نێتەوە یەکگرتووەکان دەستی پێکردو تا چواری کانونی دووەم بەردەوام دەبێت و شاندی حکوومەتی سووریا لە ڕۆژی چوارشەممەوە گەشتوتە شوێنی کۆبوونەوەکە و سەرۆکی شاندی ئۆپۆزیسیۆنی سووریاش ڕایگەیاندووە سوورن لەسەر بەشداریکردن لە کۆبوونەوەکە بەر لە دەستپێکردنی کۆبوونەوەکە گیر پێدەرسن نێردەی تایبەتی نێتەوە یەکگرتووەکان بۆ سووریا ڕایگەیاند لیژنەکە لەلایەن سووریەکان خۆیان پێگاتووە و دەیانەوێت لە مانگی کانونی دووەمی ساڵی داهاتوو کارەکانی لیژنەکە بگەن بە ئەنجام. ئەمانەوێت بەرەو پێشچوون لە کاری لیژنەی نووسینەوەی دەستوردا بەدەست بێنین. ئەمەش بە بڕیاری سووریەکان خۆیان بەدیدێت. بەڵام ئەوەش گرنگە کە پشتیوانیکی ڕوونی نێودەوڵەتیمان هەبێت بۆ ئەو کاری ئیکەین. بۆ من خۆشحاڵم بەوەی بڵێم بەرەو پێشچوونی باش بەدی هاتووە. بۆیە چاوەڕێی گفتوگۆی گشتگیر و هیوابەخشەکەین لە هەفتەی داهاتوودا. ئامانجەکانی لیژنەی نووسینەوەی دەستوری سووریا بریتین لە گەڕانەوەی متمانە لە نێوان لایەنە ناکۆکەکان لەگەڵ کۆتایی هێنان بە شەڕی ناوخۆی سووریا و دانانی میکانیزمێک بۆ ئاوادانکردنەوەی سووریا لەگەڵ بەشداری پێکردنی هەموو لایەنەکان لە بەڕێوەبردنی وڵاتدا. لیژنەی نووسینەوەی دەستوری سووریا لە 150 ئەندام پێگاتووە. 7 ئەندامیان کوردن. ئەوانی دیکەیش پێگاتوون لە نوێنەرانی سەر بە حکوومەتی سووریا و هێزە ئۆپۆزیسیۆنەکان. لیژنەی نووسینەوەی دەستوری سووریا لە مانگی دەی ساڵی 2019 لە ژنێفی پایتەختی سویسرا پێک هات. ئاماژ لە دروستکردنی لیژنەکە کۆتایی هێنانە بە شەڕی چەند ساڵی ناوخۆی سووریا. دوایین کۆبوونەوەی لیژنەکە لە مانگی 8 ئەم ساڵ بەسرا. بەڵام تا ئێستا نەگەشتووە بە بڕیارێکی یەکلاکەرەوە بۆ دانانی دەستورێک کە کۆتایی بە شەڕی 10 ساڵی سووریا بهێنێت.